لە ڕووزەردەکەی ئاوا کە بە پارەی دزراوی خەڵک چەند ساڵێکە مەسرور بارزانی بۆ کوڕەکەی خۆی کردیتەوە کۆمەڵێک قەڵەمی لە بازاڕی هەرراجی ڕۆژنامە نووسان کڕیە بۆ ئەوەی بێن ئەو بەو تێڤەیە لەگە چەندین تێڤەیکەی ئیپارتی یەکێتی ئەوانە دێن چەواشەی میلەت بکەن داکۆشی لە تاوان و تاڵانیەکان و هەوڵی پیرۆزکردنی کۆمەڵێک دەموچاوی تاڵانچی و ناپاک بدەن ڕاستە ئەو ڕۆژنامە نووسانە ئەوڕۆ ژیانشی خۆشگوزەرانی چەند دۆلارێکی سەوز دەستە ناو بەرچەم بەس بۆ ئەبەت شەرمەزارێکی گەوریان بۆ بدەمینێتەوە لەبەر ئەوەی داکۆچی لەو سیستەمە دەگەن کە هەمومان دەزانین چۆن بە پارەی قوتی ئەو خەڵکە هەژارە بەڕێوە دەچی دەدزرێت دەرخواردی ئەوانە بەڕێزان نوێترین بەرقسەم نەدەکرد بەڵام بەڕاستی یعنی ماوە کاس پێ دەکەم خاوەن پێداویست تایبەتی هەندێک ئینسان لەسەری ڕاوەسی کاکە ستەمەکی زۆر گەورەیان لێگەر دەکرێتن ئێمە لەو ئەوروپا کە بە ماف بە یاسا دانرایە هەندێشت دەستت لەگەڵ دەگرێ حکوومەت لەبەرەوەی ئەرچیتی ئەوانە نەقسیان نییە ئەوانە سەقەت نین ئەوانە شێت نین نەخێر کە لەدایک دەبن پێداویستێکیان پێدەوێ بۆیە فەرهەنگی وشەی شێت نەقس سەقەت فەرهەنگێکی یاساغا و لە ئەوروپا سزا دەدرێن ئەوانەی ئەو جۆرە ژەهرانە بڕێژن بە سوکاتی و بە تاوان حسابە وەکو تاوانی ئەشکەنجە وەکو هەموو تاوانەکانکە کەتی وەرە لە مینبەری سەرۆکی حکومەت دێ ئەو ژەهرە دەڕێژی چێ ئینتیقامە لەوەی کە بابی ئەو کچە ڕەخنەیان لێ دەگریتە سڵ ناکەنەوە بەڕێزان ئێمە لاو ئەوروپا دەژین کە وەکو گوتم بە ماف و بە یاسا هەندێک حقوق لە بۆ هەموو خەڵک دابین کراوە هیچ گەندەڵی نییە دێ دەستت دەگری بەس بە پێی موچە نییە لێرە وەکو ئەو شتەی لە شەرقیان لە کوردستان هەڵسەنگاندن لە راپۆرتی پزیشکی لەو شوێنەی لی دەژی لەو کارمەندەی دێکە سەیرەکە و هەردوو ساڵجارێک دووبارە دەبتەوە هەرسەنگاندن بۆ ئینسانەکە دەکرێت هەیە هیچی بەبەر ناکەوت یان 30 سەعاتی دەدەنێ ڕەنگبی ئامێرێکی عەرەبانەشی نەدەنێیان ئەوە تا خزمەت گوزاریەکانی زۆر دیاریکراو دەبی هەشا کەوڕەوشی گەلە خراپە 6 نەفەری لۆدا دەندرێ باسی سەرۆک وەزیرانێک کەەوە بەس خزمەتی دەکاتن ئەو بە هەر حاڵ قاون پێداویست تایبەتەکان لێرە بە پێی هەڵسەنگاندن و راپۆرتی پزیشکی ژیانیان هەوڵ دەدرێ باش بکرێ بنەماڵەکان کەمێک پشوو بدەن لەبەرەوەی خەڵکی مەبەست سەیریەوە دەکاتن ئەها ئەوە خزمەتی بەو خزمەت گوزاریەشەوە لە چ دۆزەخێک دەژی کە من ئێستا باز دەکەم بەڕێزان ئەوەی خاوەن پێداویست تایبەتی هەبێتن نەخەوی خەوە کە لە هەمووی ئەساسترا تۆ یعنی کە ئەو هەڵدەسی دەبی هەموو هەربستی خۆ تو ناتوانانی پێ بڵێ بخەوە هی نۆرماڵ نییە هەندێکیان هەر ناتوانن بخەونەوە هەیانە هەر ناخەوێ یان ئەوە ڕۆژی 4 سەعات دەخەوێت دەوەرە چی لێ دەکەی 20 ساعت چی لێ دەکەی بەرەو چی دەبی بەنیوە شەو لە چی دەبێت لە دوای سەعاتەوە لە بۆ حوتی بەیانی مەمنوعە هیچ دەنگە چی بکاتن خۆراک سەفەرت پێ ناکرێ چونە دەرت پێ ناکرێت بەرنمەیەکت پێداناندرێ میوانت ببێنیەوە یان بچێ ماڵێک پێت ناکرێت بچێ ناو شوێنێک یعنی دادەبڕێ دەبێ مرۆڤ دوو هەر لەبەر هەندێک لە ئەوروپا سویدەکان دەڵێن یەکێکی خاوەن پێداویست تایبەتی هەموو ماڵەکە دەکاتە خاوەن پێداویست تایبەت بەڵام وەرە بە من بڵێ ئێمە لەو ئەوروپای مۆدرنە بووینە پلە دووسێ ئەیتەبێ خەڵکی کوردستان ئەو خوانەی بەدەیان هەزار کە خاوەن پێداویست تایبەتن لە چ دۆزەخێک دەشین کە ڕەنگی هەیەمی بەس پێویستی بە حەبەکی میلان تۆنین بی بەس بە ئامێرێک بی سواری ئەوە سواری عەرەبانەیەک بێت بڕواتن دایک و باوکێک پێویستیان بەوە یەکێک بێتن یارمەتیان بدە سەعاتێک بخەون ئاگا مناڵەکەیان زیندان نەکەن لەبەر چاویان و هەموو جۆرە خۆراکە چش ناتوان ئەوانە بخۆن سەدان کێشیان هەیە لەبەر هەندێک زۆرترین جیابنەوە بڕۆم ببینن بزانن ناو بنەماڵە خاوەن پێداویست تایبەتەکانە ئەو حکوومەتە ئەگەر پێداویستێک دابین بکاتن موچەیەکی 200-300 هەزاری سێ مانگجارێک دەدادێ کەچی هەموو ئەو داهاتە زل و زەبەلاحەتەی کە دەبی لەو خەڵکانە تەرخان بکرێ لە بۆ خۆیان و فرعونە گەورەکان و گچکەکان و وەزیر و پەرلەمانتار و ئەوانە دابین لە کاتێک داوانە و ساغن چ پێویستیان پێیە کارە ساتەکە لێرەدایە
ئەوان ئەو هەموو تاڵانی دەکەن ئەو تێڤیانە دروست دەکەن ئەو هەموو پرۆژە مەسەن مەس ئەو کەناڵە مەسرور بارزانانی لۆ ئاریندا نایە ئەوە لە بڕی ئەوەی مانگ ئەو ساڵانە سی لە بۆ 50-60 ملیۆن دلار سەرخان بکرێت بۆ لە خاوەن پێداویستی تایبەتێک لە بنەماڵی ئەنفالێک تەرخان ناکرێتن بەس ببینە لۆ کوڕەکەی خۆی ئەو نێچیر پاڤل و قوبعاد و هەموو مەسئولەکانی تر زانکۆ تێڤێ ڕێکخراو دەیان پرۆژە ملیارەها دۆلار لە بۆ خەڵکە چیش کرد لە دۆزەخ دەژی نەخۆشە پیرە هەموو ژیانی لە شاخ برتە سەری 300,000 پێڕەوا نابین ئەلێرەدەن بێ ئەخلاقیەتەکان بە دیار دەکەوی تاوانەکان بە دیار دەکەوی خۆ ئەگە سوکە پارەیەکیش بدەن مەسرور و پاڤل و کە پارەیەکیش بدەن بە دەستکەوتێکی زۆر گەورە لە کاتێکدا داهاتی خەڵکەت مەسرور و پاڤل و قوباد و ئەوانە لە ئەوروپا ژیاون باش دەزان ئەوە بە دزی حیسابە ئەگەر کۆمەکی خەڵکیش بکرێتن سەرۆک یانە وەزیرانێک نابینی لێرە بێ ئەو مزایەدانە بکە قسەی کۆتاژ ئەوەیە ئێمە هەست بە نەقس ناکەین لەبەرەوەی ژیانمان ئاسوودەیە کاتێک سەر دەخینە سەر سەرین بەس ئێوە لە مەسرور بارزانی و پاڤل و قوبادەوە لە بۆ خوارێ بە عەرەق دەخەون بە وجدانێکی پڕ لە ئازار و ئەگەر مابیان بی دەخەون و هەموو ئەو ڕۆژنامە نووس و خەڵکانی کە خۆیان هەڕاز کردی شەرمەزاریەکی گەورەیانەوە دەبینێت و خوانەوەکان کە داگۆچی لەو چەتە و دزاندەکە دەوەرە کۆمەڵێک کە سمێڵی ئەوەن دەزلە دێتن بە شان و باڵی ئەو مناڵ و تاڵانەی بەربرسان هەڵدەداتن ئێمە شەرمە هەست بە شەرم ناکەین کێشەی کوردمان نەدۆڕاندیا تاڵانی وڵاتمان نەدزیە نەبردیە خیانەتمان نەکردی ئەوە ئێوەن هەست بە نەقس و شەرمەزاری دەکەن سەروەری لە بۆ ئێمە و شەرمەزاریش بۆ ئێوەیە